جارێکی تر لە سنووری ئیدارەی سۆران ژمارەی توێژبوان بە ڤایرۆسی کۆڕۆنای نوێ لە بەرزبوونەوەدایە. بە پێی پشکنینەکانی ڕۆژانە بێت 40-50% پشکنینەکان هەڵگری ڤایرۆسی ئیمیکرۆنن. زیاتر لە 2 ڕۆژە ژمارە توشبوونی کۆڕۆنا بڵێن بەرز بۆ تۆ هاوشێ هەموو ناوچەکان دیکە هەرێمی کوردستانەکە ئێمە ئێستا لە ناو جەرگەی پۆلیسیەکەی کۆڕۆناین، بەڵام ئەوەی ئێستا مایە خۆشبەختیەتوان بڵێم ڕۆژێکە نزیکەی 4-5 ڕۆژە ژمارەکان لە ئاستێکی دیاریکرا و جێگیرنەوەتە ڕۆژانە نزیکەی 50 تا 60 هاوڵاتی توشبووی کۆڕۆنا تۆمارەکرێتن لە تاقیەکانی لە تاقیگەی برین تایبەت بە پشکنینی کۆڕۆنا. ئەوەش توان بڵێم پێشبینی کرابوو. بە پێی ئامارەکانی سەنتەری تایبەتی کۆڕۆنا لە سۆران، ئێستا و کەسانی لەو سەنتەرە چارەسەر وەردەگرن و چاودێری دەکرێن باری تەندروستیان جێگیرترە بە بەراورد لەگەڵ ڕابردوو. ڕێژەی گیان لە دەستدانیش کەمتر بووە. بەداخەوە ئێستا ڕوو لە زیادبوون ئەوانەی کە تووشی کۆڕۆنا دەبن، ئەوانەی کە تووشی کۆڕۆنا دەبن ئەو حاڵەتەی کە ئێستا ینی باسی دەکەن ئۆمیکرۆن بەخۆی تەواوکەری ئۆمیکرۆنەکە ئەو خەڵکانەی تووشە بن، بەڵام ئەوانەی کە تووشە بن ئەو کەسانن زیاتر کە منداڵیش تووشە بێت و وەروە لە کاتی گواستنەوەش ئەگەر کەسێک لە عیلەیەک توش بێتن زیاتر بەڵاو دەبێتەوە، یعنی سەریعترە کامل عیلەکە توش دەبن و ئەو کەسانی کە تووشی دەبن یعنی باری تەندروستیان باشترە لە پێش کۆڕۆنای پێشتر کە خەڵک تووشە بن، چکە ئۆمیکرۆن تەنها بەشی ئەپەر یعنی بەشی سەرەوە گەرو و وەروە سەرمابوون و ئەو شتانە زیاتر ئەو نیشانیان لێوە دەردەکەوێتن. دابەزینی ڕێژەی توشبانی ڤایرۆسی کۆڕۆنا و کەمبوونەوەی ڕێژەی گیان لە دەستدان بەو ڤایرۆسا لایەنە تەندروستیەکان بەو وەرگرتنی ڤاکسینی کۆڕۆنا دەجێڕنەوە. ئێستا ڕێژەیەکی زۆری هاوڵاتیان لە تەواوی چین و توێژەکان ڤاکسین وەردەگرن، چ ئەوانەی بە ئارەزووی خۆیان بووە یان بە شێوەی زۆرەم لێ ناچار دەکرێن بە خۆپارێزی لەو ڤایرۆسە. کاریگەری زۆری کردوتە سەر ڕێژەی توشبووان. عوسمان کورسات نیوز، ئیدارەی سۆران.